بیرکاری پۆلی پێنجەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان بەرجی یەکەم لاپەڕە 55. زانیاریەکانت ساغ بکەوە، زاراوەکان دەستەواژەی گونجاو لە لیستەکە هەڵبژێرە. پرسیاریەک: ئەگەر چەند پێدراوێکی جیاوازت هەبوو، بە ئاسانی دەتوانی ئەو پێدراوانە بە بەکارهێنانی بەراورد بکەی. ئەمن زۆر دڵنیا نیمە لە وەڵامەکەی، بەڵام ڕەنگە مەبەستیان ئەستوونەکانی ڕوونکردنەوەی بی، بەڵام دڵنیا نیمە. چونکە بەڕای من ئەو جۆرە پرسیارانە وەڵامەکی ڕاستیان نییە. هەر کەسە بە پێی بۆ چوونی خۆی لۆ ئەستوونی ڕوونکردنەوەی و هێڵی ڕوونکردنەوەی ڕێگەیەک هەڵدەبژێری. پرسیاری 2: وێنەی ڕوونکردنەوەی کە گۆڕانی پێدراوەکان تێیدا دەکەوێت بە پێی کات بریتیە لە ئەوەش نازانم ئەوەی ڕاستی بی، بەڵام ڕەنگە هێڵی ڕوونکردنەوەی بی، ڕەنگە وێنەکراوەکان بی، نازانم. ببورن کە ئەمن هەست ناکەم وەڵامی 100% هەیە لۆ ئەو دوو پرسیارەی. دێمە لای خشتە دووبارە بووەکان. خشتە دووبارە بووەکان هیچ خشتێک دووبارە نەبوویتەوە، یەک خشتەم هەیە، ئەوەی ڕاستی بی. نازام لەبەر چ ئەو ناوەیان لێ نایە، چونکە تەنیا دەبا ناویان لێ نابە ئەستوونی دووبارە، چونکە تەنیا ئەو ئەستوونی دووبارە، ئەوەش هەر سەردێڕەکی باش نییە، ئەوەی ڕاستی بی. چونکە کە ئەمن بەخۆم جێم لە خشتە دووبارە بووەکان دەبی، ڕەنگە هەست بکەم ڕەنگە 2-3 خشتم هەبی و هاش نییە. خشتە دووبارە بووەکە بۆ شیکاری پرسیاری 3 هەتا 6 بەکاربینە. ئەوەی ڕاستی با دەبوا لێرە نووسرا بە تەنیا نمرە و چەند جار، واتە چەند جار 70 هەیە، چەند جار 80 هەیە، چەند جار 90 هەیە. ئەوها ئەو پرسیارانە لە 3 هەتا 6 یەک لە یەک گرنگترن. دێمە لای پرسیاری 3: لە تاقیکردنەوەکەدا چەند خوێندکار نمرەی 90 بەدەست هێنا؟ دەچمە لای نمرەی 90 و دەخینمەوە چەند کەسن دووبارە، واتە چەند کەس هەمان 90یان هەبوو؟ 17. وەڵامەکەم چییە؟ 17. واتە ئەگەر لە پۆلەکە مامۆستابی پرسی بە ئایا دەستان بەرزکەنەوە، چەند کەس 90 وەرگرت؟ 17 کەس دەستی بەرز دەکردەوە. لەبەر هەندێ ناوی دووبارەیە، واتە چەند قوتابی، چەند کەس هەمان نمرەیان هێنایە. وەڵام 17. پرسیاری 4 زۆر گرنگە، ئاسانیش نییە. چەند کەس نمرەی 90 یان 100 بەدەست هێنا؟ واتە گرنگ نییە، چ 90 بی چ 100 بی، کێشە نییە، دەستان بڵندکەن. چەند کەس 90 هێنا یان چەند کەس 100 هێنا، دەستی بەرز کاتەوە. ئەو کات چەند کەس دەستیان بەرز دەکەنەوە؟ 17 و 12. چەند کەسن؟ کۆیان دەکەمەوە. 17 و 12 دەکاتە 29 کەس. ئەو کات 29 کەس دەستی بەرز دەکاتەوە، چونکە ئەو کات گرنگ نییە 90 یان 100، کێشە نییە، 90 هەر باشە، 100 هەر باشە. وەڵام 29. ئەو پرسیارێکی گرنگە، ئاسانیش نەبوو. پرسیاری 5: چەند قوتابی لە تاقیکردنەوەکە بەشدار بوون؟ باشتر وابوو بنووسی بەشدار بوون، چونکە زۆرن، یەک کەس نییە. ئەمن چ دەکەم؟
دەچم هەموو ئەوانەی بەشدار بووینە کۆیان دەکەمەوە. 12 کۆ 15 کۆ 17 کۆ 12. لە لای ڕاست دەست پێ دەکەم 2 کۆ 5 7 7 کۆ 7 14 14 کۆ 2 16. ئەوجا 1 کۆ 1 2 3 4 ئەوەش 5 کەواتە 56 کەس. 56 خوێندکار. 56 کەس بەشداریان کرد لە تاقی کردنەوەکە. هەمویان کۆ دەکەمەوە. پرسیاری 6 لە هەموو پرسیارەکان گرنگترە، ئاسانیش نییە. چەند قوتابی کەمتر لە وشەکی زۆر گرنگە کەمتر لە 90 نمرەیان بەدەستهێنا. واتە ئەو 90 نمرەیە نابی بژمێرم، واتە ئەو کەسانەی 90یان هینایە یان 100یان هینایە لەگەڵ نییە، دەبی تەماشایان نەکەم. چێ دەژمێرم؟ تەنیا ئەو کەسانەی لە 90 کەمتر، واتە 12 کەس لەگەڵ 15 کەس ئەگەر مامۆستا پرسیار بکە دەستان بەرزکەنەوە ئەو کەسانەی لە 90 کەمترتان هینا. هەموو ئەوانەی 7یان هینایە یان 8یان هینایە دەستیان بەرز دەکەنەوە. چەند کەسن؟ 2 5 7 1 و 1 2 27 کەسە. 27 وەڵام 27. کاتە ئەو جۆرە پرسیارانە هەمیشە دووبارە دەبتەوە لە تاقیکردنەوە، هەمیشە زۆر گرنگە. ئێستا دێمە لای خوێندنەوەی وێنەی ڕوونکردنەوەی. ئەستوونی ڕوونکردنەوەی بۆ شیکاری پرسیاری 7 هەتا 12 بەکاربینە. ئەو وێنەیە دەربارەی چییە؟ دەربارەی کۆگەی خوێندنگە. لەو کۆگەیە چ هەیە؟ هەندێک پێداویستی هەیە. پێداویستیەکان چنە؟ دەفتەر هەیە، ڕاستە هەیە، قەڵەم هەیە، کەرەستەی ئەندازەی یش هەیە. دەبوایە نووسرا بە دەفتەر نەک دەفتەرەکان و ڕاستەکان و قەڵەمەکان، هەرچەندە قەڵەمیش هەڵەیان نووسیە یان نەنووسیە، دەبا نووسرا بە پێنووس، پەڕاو، ڕاستە. کەرەستە بە دوو جۆر نووسرایە، لێرە نووسرایە کەرستە، لێرەش نووسرایە کەرەستە. کەواتە خوێندکار فێر نابی کامە نووسین ڕاستە، بەداخەوە نابی ئەو هەڵانە بکرێن، بەڵام کراینە. ئێستا پرسیارەکان وەڵام دەدەمەوە. پرسیاری 7 چەند جۆر پێداویستی لەو وێنە ڕوونکردنەوەیە هەیە یان دەردەکەوێت. لێرانە جۆری پێداویستی دەژمێرم دەفتەرەکان 1 ڕاستەکان 2 قەڵەم 3 کەرەستەی دیش 4. وەڵامەکەم 4 دانە. 4 تەواو. پرسیاری 8 چەند قەڵەم لە گەنجینەکە هەیە؟ ئەو 6 لە ناکاو نووسرا. لێرە هیچ گەنجینەم نییە، کۆگەم هەیە. من دەبووە نووسرابە لە کۆگە، لە کۆگەکە هەیە نەک لە گەنجینە، چونکە نابی لە ناکاو وشەیەک بێتە ناوناوان کە لێرە نەبی. ئەوەش سەر لێ شێواندنە، کەواتە دەبی ئاگامان لەو جۆرە داڕشتانە بی. چەند قەڵەم هەیە؟ زۆر ئاسانە، دەچمە لای قەڵەم، لێرانە تەمەشا دەکەم، دەخینمەوە 30 دانە قەڵەم هەیە. پرسیارەکە تەواو. پرسیاری ژمارە 9 سەرجەمی ژمارەی کەرەستەکان لە کۆگای چەندە؟
سەرجەمی ژمارەی کەرەستەکان. لێرە دەقەکە زۆر ناڕوونا. یەکەم جا دەبانووسرا بە لە کۆگاکە یان لە کۆگای قوتابخانە. تەنیا لە کۆگای نابیتن، ناکرێ. ئەوە یەک. دوو، کەرەستەکان مەبەستی کامەیە؟ مەبەستی تەنیا کەرەستەی ئەندازەیە یان مەبەستی هەموویانە بەیەکەوە؟ ئەمن وابزانم مەبەستی هەموویانە. دەبا نەینووسی با کەرەستە، دەبا نووسی بای پێداویستیەکان. سەرجەمی پێداویستیەکان هەمووی چەندە؟ ئەوجا ئەمن ئەو کات دەهاتم دەفتەرەکان چلن، چل، ئەگەر چل ئەوها بینووسم ئاسانترە. دەفتەرەکان چلن، چلی کۆ دەکەمەوە لەگەڵ چەند؟ لەگەڵ ڕاستەکان کە دەنە، ئەوە بووە چەند؟ 40 لەگەڵ قەڵەمەکان کۆ دەکەمەوە کە 30 لێرە، ئەوە بووە 80. لەگەڵ کەرستەی ئەندازەیی کۆی دەکەمەوە کە 20 80 و 20 ئەوە بووە 100. کەواتە دەبی بنووسم 100. بەڵام چونکە ئەوان نووسیتیان کەرەستە ڕەنگە زۆر کەس بچیتە لای وشەی کەرستە و تەنیا 20 بنووسی. ئەوجا ئەمن نازانم مەبەستیان تەنیا کەرستەی ئەو کات دەبا نووسی بایان کەرستە ئەندازەیەکان. کەواتە هەڵک هەیە لە دەقەکە، ناڕوونیەک هەیە. هیوادارم لەگەڵ مامۆستایەکەت باس بکەی. پرسیاری ژمارە 10 کە گرنگە. ئەو پرسیارانش هەمویان گرنگن. ئەگەر بەهات باو نووسینەکە ڕوونتر بە باشتر دەبوو. پرسیاری 10. ژمارەی ئامێرە ئەندازەیەکان چەندی لە ژمارەی ڕاستەکان زیاترە؟ دیسان لێرە لە ناکاو لە جیاتی کەرستەی ئەندازەی نووسرا ئامێر. ئەو کەرستەی لاکت بووە ئامێر لە ناکاو. ئەوەش هەر سەر لێ شێواندنە. ئەوجا نازانم لەبەر چ ئەوهایە. واتە ئەو ستوونە کەسکە چەندی لەو ستوونە شینە زیاترە. کەسکەکە ئەگەر بچم تەمەشاکەم 20 شینەکەش ڕاستەکان دەیە 20 دەینم، دەی لێ دەردەکەم دەکات دەی زیاترە، وەڵام دەدانە. پرسیاری 11. کام پێداویست دەبا نووسرا بە، نەک کام کەرەستە، کام چونکە نووسرایە پێداویستیەکان. دەبا نووسرا بە کام پێداویست لە کۆگاکە زۆرترین ژمارەی هەیە. دەچم لای بڵندترین ستون کە چلە دەخینمەوە، دەنووسم دەفتەر، وەڵام دەفتەر نانووسم چل، چونکە نووسرایە کام پێداویست، کام کەرەستە. نەدەبووە نووسرا بە کەرەستە چونکە تێکەڵی دەکەم لەگەڵ ئەو کەرەستە. پرسیاری 12. ئەگەر هاتوو نرخی یەک قەڵەمێک واتە یەک قەڵەم 2000 دینار بی، نرخی هەموو قەڵەمەکان چەندە؟ هەموو قەڵەمەکان چەندن؟ هەموو 30 دانەیە. یەکی بە 20,000ە، 30 جاران یەکی بە 2000ە، 30 جاران 2 دەکا 60,000. دەنووسم 2000 کەڕەتی 30 یەکسانە بە 60,000 دینار. ئەوە وەڵامەکەیە. ئێستا بێمە لای گرنگترین شت. ئەویش چییە؟ جوتە ڕێکخراوەکان. بۆ ناولێنانی خاڵەکانی سەر تۆڕی چوارگۆشەکان جوتە ڕێکخراوەکان بەکاربینە. لێرە ئەمن چم هەیە؟ تۆڕی چوارگۆشەی. ئەوانە چوارگۆشەنە کە هەیتم
خاڵی لەسەر دانرایە، هەر خاڵەی دوو ڕەنووسی هەیە. ڕەنووسێک لە لای چەپ، یەک لە لای ڕاست. ئەو تۆڕە بە دوو ئاراستەیدا دەڕوا، ئەو ئاراستە سەوزە لۆلای دەستی ڕاست دەڕوا، ئاراستە سۆرەکەش لۆلای سەرەوە دەڕوا. جارێ هەردوو ئاراستەمان هەیە. ئەوجا وەکو دەبینن ژمارە هەیە، کەواتە وەکو هەنگاو، یەک هەنگاو، دوو هەنگاو، سێ هەنگاو، چوار هەنگاو ژمارە هەیە. لێرەش دیسان یەک هەنگاو، دوو هەنگاو ژمارە هەیە. ئەوجا لێرە تەمەشا دەکەم، پرسیاری بۆ وێنە 13 دەبینم دوو ڕەنووسم هەیە، یەکێک لە لای ڕاست، یەکەکیش لە لای چەپ. هەمیشە لێرە لە پۆلی 5 کە بە کوردی دەخینین، نەک بە لاتینی و پۆلەکانی گەورەتر لە 5 ڕەنگە ئەو زانیاریانەی ئێستا باسی دەکەم پێچەوانە ببیتەوە، بەڵام جارێ بە کوردی یەکەم ڕەنووس لە لای ڕاست هەمیشە دەیژمێرم لەسەر ئاراستەی ئەو ئاراستە ئاسۆیە، ئەو کەسکە. واتە کە نووسرا بوو یەک هەنگاوی دەژمێرم دێمە ئێرە، ئەوها واتە دەژمێرم یەک، واتە دێمە ئێرە. ئەگەر نووسرا دوو دێمە ئێرە، سێ دێمە ئێرە. یەکەم ژمارە، یەکەم ڕەنووس لە لای ڕاست لەسەر ئەو هێڵە سەوزەی دەیژمێرم. دووەم ڕەنووس یان دووەم ژمارە لەسەر ئەو هێڵە سۆرەی دەیژمێرم. ئێستا چ دەکەم؟ یەک وە سێ، پرسیاری 13 دەچم یەکسەر لەسەر کەسکەکەی دەژمێرم، ئەوە یەک. ئەوجا لێرە ڕادەوەستم سێ، واتە سێ هەنگاو بڕۆ سەرێ، ئەوە یەک هەنگاو، ئەوە دوو هەنگاو، ئەوە سێ هەنگاو، دێمە ئەو خاڵە. ئەو خاڵە ئەو دوو ژمارە دەکاتە لێرە دەنووسم گەیشتمە خاڵی ئەو پیتە کە ئەمن هەر نازانم مانای چییە. ئەوە پیت نییە، هەر دەنگە. ئەو هەموو پیتە هەیە، ئەو پیتەی هەڵدەبژێرن. پرسیاری 14 دوو بە ئاراستەی دەستی ڕاست 6 لۆ سەرێ، دوو هەنگاو دەستی ڕاست 6 لۆ سەرێ، دوو هەنگاو لۆ دەستی ڕاست 6 هەنگاو لێرەوە لۆ سەرێ، ئەوە یەک، ئەوە دوو، ئەوە یەک، ئەوە دوو، ئەوە سێ، 4 5 6 دێمە خاڵی ج. لێرە دەنووسم خاڵی ج. پرسیاری 15 5 هەنگاو لۆ لای ڕاست 4 هەنگاو لۆ سەرێ. دیسان 5 هەنگاو دێمە لای ڕاست، ئەوە 5 هەنگاو هەتا ئێرە دێم، ئەوە یەک هەنگاو، دوو، سێ، 4 5، ئەوجا 4 بۆ سەرێ، ئەوە یەک، ئەوە دوو، ئەوە سێ، ئەوە 4 دێمە لای پیتی یان خاڵی ز. خاڵی ز کاتە دەنووسم خاڵی چ؟ خاڵی ز. ئەوە 15 خاڵی ز. 16 4 هەنگاو بڕۆ لای ڕاست، یەک هەنگاو لەوێ بڕۆ سەرەوە، 4 بە یەک، 4 1 2 3 4، ئەوجا یەک هەنگاو تەنیا دەچمە سەرێ، دێمە خاڵی ه. دەنووسم ه. پرسیاری 17 6 هەنگاو بڕۆ لای ڕاست 8 هەنگاو بڕۆ سەرەوە، 6 بە 8، ئەوە هاتمە ئێرە 6، ئەوجا لێرە دەژمێرم 8 1 2 3 4 5 6 7 8 دێمە لای ئەو پیتەی کە نازانم کو دەخیندرێتەوە. پرسیاری 18 زۆر گرنگە. هیچ هەنگاو مەچووە لای ڕاست، 0 هەنگاو بڕۆ لای ڕاست، 0
سفر بڕۆ لای ڕاست، پێنجیش بڕۆ سەرەوە. کەواتە سفر ناچمە لای ڕاست هیچ، تەنیا هەر لێرەڕا پێنج دەچمە سەرێ، 1 2 3 4 5 لەسەر هەمان هێڵ دەبم، دەگەمە خاڵی ب، دەگەمە خاڵی ب، خاڵی ب. پرسیاری 19 7 هەنگاو بڕۆ لای ڕاست، 5 هەنگاو بڕۆ سەرەوە. 7 بە 5 7 بە 5 ئەوە 1 ئەوە 2 3 4 5 دێمە لای پیتی ئەو پیتە. هەموو ئەو پیتانەی ئەمن پێم باش نینە لێرە نووسراینە پیتی پ ئەو پیتە. پرسیاری 17 پرسیاری 17 بوو 6 بە 8 یان چ بوو؟ 6 بە 8 ئەمن تەواو کرده بوو. لێرانە دەبا ئەو پیتە نووسرا بوو 7 بە 5 بوو کە ئەمن ئێستا 7 بە 5 بەڵێ پیتی ئەو پیتە 7 بە 5 ئەوها ئەو پیتە بوو. ئێستا دێمە لای پرسیاری 20 2 هەنگاو لای ڕاست 9 هەنگاو لۆ سەرێ 2 بە 9 2 بە 9 کەواتە دێمە لای پیتی د چونکە 2 بە 9 پیتی د. ئەو جا 9 هەنگاو لۆ لای ڕاست 10 هەنگاو لۆ سەرێ دەهێڵمەوە بۆ خوێندکاری ژیر. بەڵام پرسیاری 22 8 هەنگاو لۆ لای ڕاست 0 هەنگاو لۆ سەرێ 8 هەنگاو دەچمە لای ڕاست ئەو جا ڕادەوەستم ناچمە سەرەوە دەکاتە پیتی ئو لێرە. هیوادارم ڕوونبی جووتاڕێک خراوەکان و دێمە کۆتایی لاپەڕا 55 و دێمە کۆتایی ئەوانەیە هەتاوانەیەکی نوێ هەر بژی.